بێگومان ئەوەی کە گرنگە گفتوگوی لەسەر ئەکرێت لە دووهای گیان لە دەستدانی سەرۆک کۆماری ئێران و شاندەکەی کە لەگەڵێتی وەزیری دەرەوەی ئێرانیشی لەگەڵایە بێگومان ئەمانە بە دوای خۆیان کاریگەری ئەهێنێت ئەمانەوە گفتوگۆ لەسەر ئەو کاریگەریانە بکەین کە لەسەر سیاسەتی ئێرانە بێت لەسەر پەیوەندی نێودوڵەتەکانی ئەبێت و تەواوی ئەو کاریگەریانش کە لە ناو خودی ناوخۆی ئێراندا ڕوو ئەدەن گفتوگۆی زیاتر لەگەڵ کارۆخۆشنا و سەرۆکی ئینستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی بکەین کە میوانە لەگەڵمان بەخێرهاتی بەڕێزکار. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت. هەر پرسیارەکەشم بەوە دەست پێکەم. ئەم ڕووداوە ئەتوانێت چ کاریگەریەک لەسەر ئێران دابنێت؟ بەڵێ دیارە ڕووداوی گیانلەدەستدانی کەسی دووەم و سێم لە ئێران هەرێکە لە سەرۆک کۆمار کە ئیبراهیم ڕئیسی و بە کەسی دووەم لە دوای ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە قەڵەم دەدرێت لەگەڵ کەسی سێم کە وەزیری دەرەوەیە حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان پێم وایە کاریگەری دەبێت لەسەر ناوخۆی ئێران و کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەش دەبێت چونکە هەردووچیان لە لایەنی محافزکاری ئێرانن و ئەم دوو کەسایەتیە طبعاً بە پرس و ڕاوێژ لەگەڵ ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران کاریگەری ڕاستە خۆیان هەیە لەسەر داڕشتن و ڕەنگڕێژکردنی سیاسەتی ناوخۆ و دەرەوەی ئێران. بۆیە ئەگەرچی ئێمە ئەگەر خوێندنەوەیەک بۆ کۆماری ئیسلامی ئێران بکەین لە دوای شۆڕشی گەلان لە ئێران، کۆماری ئیسلامی ئێران لە 45 ساڵی ڕابردوو لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە ئەم کۆمارە دامەزراوە و کۆمارێکە توانیوێتی ڕەگ و ڕیشەی خۆی بە تەواوی قایم کە و بڵێن ئەم کارەساتە بەڕاستی کارەساتێکە کە پێم وایە ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ خەڵکی تووشی شۆک کردووە هەم لەسەر ئاسی ناوخۆی ئێران و هەم لەسەر ئاسی وڵاتانی ناوچەکە و دەرەوەش هەر لە چوارچەوەیشدا بوو کە خۆتان نەزان سەرۆکی ئەمریکاش جۆ بایدن پشوەکەی بڕی و گەڕایەوە کۆش دێمە سەر بڕینی پشووی جۆ بایدن بەڵام سەبارەت بە ئەنجومەنی داڕشتنی دەستور کە لە دوای ئەوە جێگرێکی بۆ دانا کە کاروباری وڵات بەڕێوە ببات بەم ماوەیە چی ئەوترێت ئەم قۆناغە چی ناو ئەنرێت؟ بەخۆی ئەمە لە دەستوری ئێرانە یەکلاکراوەتەوە لە مادەی 130 دەستوری ئێرانە لە کاتی غیابی سەرۆک کۆماری بە هەر حاڵەتێک بەهۆی مردن یاخود نەخۆشی یاخود بەهۆی دوورکەوتنەوەی یان کوژرانیان لە پۆستەکەی کەلا بدرێ بە جۆرەی مادەی 130 دەستوری ئێران جێگیری یەکەم شوێنی دەگرێتەوە ئەگەر جێگیری یەکەمیش نەیتوانی پۆستەکە بەڕێوە بە هەر هۆکارێک ئەو کاتە دەسەڵاتی ڕەها دەسەڵاتی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانە کە ئێستا ئایەتوڵڵا عەلی خامنەئی ئەو دەتوانێت کەسێک دەستنیشان بکات بۆ ماوەیەکی ڕاگوزەر بۆ 50 ڕۆژ بە دیاریکراوی 50 ڕۆژ دەتوانێت کەواتە ناکرێت ماوەی دەسەڵاتی مخبر وەکو جێگرێکی کاتی درێژ بکرێتەوە ئەبێت لە 50 ڕۆژەکە کۆتایی بە هەموو شتێ بێت و هەڵبژاردن بکرێت. مەبەستمەوەی پرسیارکەم ئێستا ئێران لە بارودۆخێکی ئاوهایە تازە هەڵبژاردنێکی تێپەڕاندووە ئەتوانێت هەڵبژاردنێکی دیکە بۆ پرۆسەیەکی ئاوا گرنگ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ڕێک بخاتەوە؟ بەڵێ دیارە 3 ساڵ لەمەوبەر دوایین هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە ئێرانە ئەنجامدرا لە ساڵی 2021 و ئەگەر هات بە ئەم ڕووداوەش ڕووی نەدا بواە لە ساڵی داهاتوو دەبووە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار چونکە هەر 4 ساڵ جارێک بە جۆرەی دەستوری ئێران سەرۆکی کۆمار هەڵدەبژێرێ و دەبووە ساڵی داهاتوو هەڵبژاردن بکرێت بەڵام بەهۆی ئەم کارەساتەوە بە جۆرەی دەستوری ئێران دەبێت لە ماوەی 50 ڕۆژە جێگیری یەکەمی سەرۆک کۆمار ئێستا شوێنی دەگرێتەوە و لە دوای 50 ڕۆژ دەبێت لەم ماوەیە ئامادەکاریەکی تەواو بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە ئێرانە ئەنجام بدرێت. ئەمە دەستوری ئێران یەکلای کردوێتەوە. باش ئەگەر بین لەسەر کاریگەری گیان لە دەستدانی سەرۆک کۆماری ئێران لەسەر پەیوەندیە نێودوڵەتەکان و وڵاتانی دەرەوە نەبوونی سەرۆک کۆمار بە تایبەتی ئیبراهیم ڕەیسی بە خۆتان دەزانن کە بە درێژایی لە دوای شۆڕشی ئێرانەوە تاوکو ئێستا پۆستی هەستیاری هەبووە ئەتوانێت چ کاریگەریەکی هەبێت لەسەر پەیوەندی نێودوڵەتەکانیان؟ بە دڵنیاییەوە لە هەر وڵاتێک کە کەسی یەکەم غایب دەبێ یاخود لە پۆستەکەی نامێنێ ئەمە کاریگەری و ڕنگدانەوەی دەبێ و لێکەوتەشی دەبێ چونکە لە ڕووی پەیوەندی نێودوڵەتەکانەوە تۆ کەسی یەکەم لە شوێنەکەی بڵین لە شوێنی خۆی نەماوە و ئەمە ڕنگدانەوەی دەبێ و پێم وایە کە کۆمەلگای نێودوڵەتیش بۆیە لەسەر ئەم بابەتە ئێستا هەمویان هاتونتە سەر هێڵ یعنی دەبینی کە لە ئەمریکاوە بگرێت تاوەکو وڵاتانی یەکێتی ئەوروپا هەتاوەکو هاوسەنگەرانی ئێرانیش چونکە ئێران لە دەتوانین بڵین لە سەنگەری رووسیا ئێران رووسیا چین و وڵاتانی دژە ئەمریکا یاخود دژە ڕۆژئاوایە بەڵام بە یار و نەیارەوە ئەم وڵاتانە هەمویان هاتونەتە سەر خەت و هەمووشیان بە شێوەیەکی
زۆر ورد چاودێری کۆماری ئیسلامی ئێرانەکەن بۆی کە بزان لێکەوتەی چی دەبێت چونکە دەبێت تۆزێک بە وردی چاودێری دۆخەکە بکەین چونکە دۆخەکە بەڕاستی دۆخەکی لە ناکاو بووە و هەم لە ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی تووشی شۆک بوون خەڵکێکی زۆر و هەم لە دەرەوەش یانی چاودێرانی سیاسیش چاوەڕێ دەکەن بزانین لێکەوتەی ئەم ڕووداوە چی دەبێ و چۆن کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت ئەم قۆناغا سەختە تێپەڕێن. باشە لە ڕووی بەڕێوەبردننی وڵات بۆ خۆتان ئاماژەتان بەوە کرد کە ئەمە حاڵەتێکی لە ناکاو بووە لە پڕ ڕووی داوە پێشبینی پێشتری بۆ نەکراوە ئەو سەر و کۆمارە نەخۆش نەبووە یان هەر حاڵەتێکی دیکە شتێک بوو لە ماوەی 18 کاتژمێرە ئەمە ڕوویاوە ئەمە تا چەند نەتوانێت کاریگەری لەسەر خودی ئێران و ناوخۆی ئێران دابنێت لەسەر بەڕێوەبردننی ئەو وڵاتە. ئێران بە حکومی ئەوەی کەەوە وڵاتێکە لەسەر بنەمای شۆڕشی گەلانی ئێرانە دروست بووە و دواتر ڕێگەڕیشەی داکتاوە یعنی سیستەمێکی تاڕادێک جێگیری هەیە دەتوانین بڵین بەهۆی بوونی کەسایەتی بەڕێبەری یەکەم یاخود ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ئەمە وای کردووەکەوە سیستەمەکە سیستەمێکی جێگیر بێ و ڕاستە ئەم کەسایەتیانی کەوا لەم کارەساتە و لەم ڕووداوە لە ناوچوون ئەمانە کاریگەری زۆریان هەبوو بەڵام چونکە ڕژێمەکە ڕێگەڕیشەی داکوتاوە و ڕژێمێکی دەتوانین ڕێی تەڕادەیەک چەسپاوە و بوونی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانیش عەلی خامنەئی پێم وایە خۆشی لە پەیامەکانی دوێنێ شەویش ئەگەر چاودێریتان کرد بێ ئەو دڵنیایی دەداتە خەڵکی ئێرانکەوە نایڵین کاروباری هاوڵاتیان بوەستێ و هەوڵ دەدەینکەوە ئەم قۆناغە تێپەڕێنین و هاوڵاتیان دڵنیا دەکەینەوەکەوە بە ئاسانی تێدەپەڕێنرێ بۆیە پێم وایە بەهۆی جێگیری سیستەمە سیاسیەکەی کە سیستەمێکی سیاسی ئیسلامیە و تاڕادەیەک نەگۆڕە بەهۆی بوونی ڕێبەر چونکە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران تاوەکو مردنە پۆستێکە تاوەکو مردن بۆ ئەمیش دەسەڵاتی ڕەهای هەیە دەسەڵاتی یەکەمی هەیە ینی ڕاستە سەرۆک کۆمار گرنگە بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە سەرۆک کۆمار دەسەڵاتی دووەمی هەیە و بەو شێوەیە پێم وانە ینی خۆی غیابی ڕێبەری باڵا پێم وایە کاریگەری زیاتر دەبێت لە غیابی سەرۆک کۆمار. باشە دوای ئەوەش دێنە سەر ئەوەی کە دەسەڵاتی سەرۆک کۆماری چەند پەیوەندی هەبووە بە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانەوە کۆچووکە یەکێک بۆ لەوە کەسانی کە دەستنیشان کراوە بۆی کە جێگرەوەی بکات پێشنیارێک بووە دێنە سەر بەڵام بابینە سەر بۆ خۆتان دەزانن کە هەر بابەتێکی ڕوودا و لە ئەم شێوەی ڕوئەدات ئیدی تەواوی میدیاکان چۆنەڵێت کون و قوشبنی هەموو بابەتەکە دەرەهێنن هەر سوچ و پەنایەکە بێت زانیاری لێ دەرەهێنرێت دێنە سەر ئەو هەلیکۆپتەرە کە بۆ سەرۆک کۆمار بەکار هاتوو سەرنشینەکان کە لەگەڵیا بوونە دەڵێن کە زۆر کۆنا ئەم هەلیکۆپتەرە هی ساڵی هەفتاکانە پێتان وایە کە بوونی ئەم حاڵەتە هەلیکۆپتەرێکی ئاوا کۆن سەرۆک کۆمارێک ئاوا گرنگ لە ناو هەلیکۆپتەرێکی ئەم شێوەیە چ کاریگەریە بە دوای خۆیان بێنێت کە تەنانەت پارچەی یەدەگیشی لە ئێرانان نییە و زۆر کۆنا ئەمە چ کاریگەری بە دوای خۆیان هێنێت؟ بڵێ ڕووداوەکە بەڕاستی ڕووداوێکی لە ناکاو و دەتوانم بڵێم پرسیارگەلی زۆر هەڵدەگرێت چونکە سەرۆک کۆماری ئێران دوێنێ بە ماشێن یاخود بە سیارە چۆتە ئەو شوێنە بەڵام بۆ لە گەڕانەوەی هەلیکۆپتەریان هەڵبژاردووە و ئایا ڕووداوەکە ڕووداوێکی سروشتیە و لە ناکاوە چونکە بەهۆی کەش و هەوا و بەردۆخی کەش و هەواوە ڕوویداوە چونکە پرسیارەکان زۆرن بەڕاستی دەبێت چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان بکەین بزانین ئایا لێکۆڵینەوەکان بەکوێ دەگەن وایە چۆن بووە ڕووداوەکە چونکە هەندێک باس لەوە دەکەن کە ئاگریش کەوتوەوە لە ناو فڕۆکەکە اینجا فڕۆکەکە کۆنتڕۆلی خۆی لەدەستداوە و دواتر بەرزەوی کەوتووە و سەرنشینەکانی بە کاملی تاقمەکە کە نۆ کەس هەمویان گیانیان لەدەستداوە بۆیە پرسیارگەلی زۆر هەڵدەگرێت ئەم ڕووداوە بۆچی بەم شێوەیە بۆ چۆن چونکە کاپتنی تیارەکە خۆی دەسەڵاتی ڕهای هەیە لەوەی کە بفڕێ بڵێ یاخود پێیان بڵێ کە ناتوانێت بەهۆی کەش و هەوا بفڕێت چۆن فڕیوە چۆن ئەم بڕیارە دراوە چۆن بڵین لە ناکاو ئەم بۆ سێ هەلیکۆپتەر بەیەکەوە بوون بۆ یەکیان ڕزگاری نەبوو دوانەکەیت ڕزگاریان بوو ئەوان چۆن ڕزگاریان بووە ئیتر ئەمانە هەموو ئەو پرسیارانە کەوا لێکۆڵینەوەکان دەری دەخەن دواتر بۆچی ئەم ڕووداوە ڕوویدا. باش کاکاروخ جەنابەت لەگەڵم بمێنەرەوە من زیاتر ئەمەوێت زانیاری لەبارەی هەلیکۆپتەرەکە هەم بۆ بینەران بدەم و جگەلەوە دواتر دێینەوە سەبارەت بە ئەوەی کە ئەم هەلیکۆپتەرە کە ئێستا ماتەمێنیش ڕاگەنراوە بەڕێزت لەگەڵم بە ئەم هەلیکۆپتەرە لە ڤیدیۆڵێکە بۆ
بینەران زیاتر زانیاری ئەخەینە سەری ورتری ئەەکەین کە بێگومان ئەزانن کە بۆ خۆتان ئیتر 5 ڕۆژ لە ئێران ماتەمینی ڕائگەندێت تەواوی چالاکیە وەرزشیەکان و چالاکیە کۆمەڵایەتیەکان هەر هەمووی قەدەغا ئەکرێت و ئیتر هیچ چالاکیەک نابێ لە ئێران سەبارەت بە هەلیکۆپتەرەکە من ئەمێ زانیاری بدەم ئەیدی ئەم هێلیکۆپتەرە کە ناوی چییە ئەم هێلیکۆپتەرە لە ساڵی چەند دروست کراوە و لە ئێران چەنێ بەکاردێت لە وڵاتانی جیهان چۆن بەکاردێت لەگەڵم بن هێلیکۆپتەرەکە ناوی 412 بێڵە کە دروستکراوی وڵاتی ئەمریکایە بە من بێمە دووەوە زیاتر ئەم ڤیدۆڵەتان لێوە دیار بێت وەگوتم ئاماژەم پێکرد دروستکراوی وڵاتی ئەمریکا لە ساڵی 1979 ئەم هێلیکۆپتەرە واتە بێڵ 412 دروست کراوە لە هەفتەکان دروست کرا بەڵام ئیتر لە هەشتاکانەوە بەرهەم هاتن یاخود بەرهەمهێنانی ئەم جۆرە هێلیکۆپتەرە ڕاگیرە بەڵام ئەوەندە جۆرێکی باش بووە تاوەکو ئێستاش لە دوای چەندەیە هەر بەکارەهێنرێت چەندانەی لێ بەرهەم هاتووە بێگومان فڕۆکە یاخود هێلیکۆپتەرێکی وە گرنگ زیاتر لە 1300 دانەی لێ بەرهەمهێنراوە کە بەشێکی لە ئێرانە لە فەنزوێلا لە وڵاتانی دیکە کە ئێستا چینە سەر ئەو وڵاتانی دیکەش کە چۆ بەکاری هێناوە کۆمپانیای بەرهەمهێنەرەکە کۆمپانیای بێڵ هێلیکۆپتەرەکە ئاماژەم پێکرد کۆمپانیایەکی ئەمریکیە و تێچۆکەیشی 9,000 دۆلارە کە 9 میلیۆن دۆلارە ببورن کە ئەم بڕەبڕێکی زۆرە کاتە ئەمە هێلیکۆپتەرێکی باشە بەڵام کێشەکەی ئەوەیە کە کۆنا و نزیکەی چەندەیەکی بەسەر تێپەڕیوە یەک کێشە لێرە هەیە ئەوەش بۆ ئێران دروستی کردووە ئەم کێشەیەکە ئەم جۆرە هێلیکۆپتەرە کۆنە بەکاربێنین ئەویش ئەو گەماروانەیە کە لەسەر ئێران هەیە توانای ئەوەی نەداوە بە ئێران کە بتوانێت فڕۆکەی نوێ بکڕێ یاخود پارچەی یەدەگ بگاتە ئەو وڵاتە هی ئەم جۆرە هێلیکۆپتەرە هەر کەمێک لەمەوە پێش بوو کە جەواد زەریف وەزیری دەرەوەی پێشووتری ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس سەبارەت بەوە ئاماژەی بۆ کردو دەڵێ لێرە شەدەسی ئەمریکای تایە ئەگەر ئەمریکا گەماروی نەدەخستە سەر ئێمە دەمانتوانی هێلیکۆپتەری نوێ بکڕین یاخود تەنانەت ئەمانتوانی لە ئەمریکاوە پارچە یەدەگی دیکەی ئەم هێلیکۆپتەرە بێنینە ئێرانەوە اینجا با بێمە سەر هێلیکۆپتەرەکە و تایبەتمەندیەکانی هێلیکۆپتەرەکە کەچی زۆرترین خێرایی 250 کیلۆمەترە 259 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا یعنی ئەگەر لە تەم و مژ نەبێت لە کەشوهەوایەکی زۆر باشا بڕوات بەقەدەر 6 ئۆتۆمبیل ئەتوانێت خێراییەکی زۆری هەبێت بەڵام ئەوەی کێشەکەی بۆ دروست کردووەوە بۆکە تاوەکو ئێستاوەی کە باسی لێوەکرێت کێشەی تەم و مژبوونی هەوایە و کەشوهەواکە کێشەکەی چەندێکە کێشی ئەم هێلیکۆپتەرە 3,709 کیلۆگرامە ئەمە بە پڕی ئەگەر هێلیکۆپتەرەکە بە بەتاڵی بواە 2000 کەمتر ئەبوو کێشەکەی بەڵام بە پڕی ئەوەندە کێشەکەیەتی جا ئەم هێلیکۆپتەرە چەند فڕۆکەوانی پێویستە 2 فڕۆکەوانی پێویستە کە لە ناو فڕۆکەکە هەبن جگەلەوەی کە تیمێکی دیکە هەیە بەڵام 2 فڕۆکەوانی سەرەکی هەیە و چەند سەرنشین هەڵەگرێت ئەم هێلیکۆپتەرە زیاتر لە 13 بۆ 14 کەس ئەتوانێت هەڵگرێت بەڵام کاتە مەمان بۆ دەرەخات کە ئەم هێلیکۆپتەرە جگە لە توانای خۆی کە هەی بۆ کەمتری سەرنشین هەڵگرتووە چونکە 9 کەس لە ناو ئەو هێلیکۆپتەرە بوودە و کە سەرۆکۆمارە ناو هێلیکۆپتەرە بووە 2 لە پاسەوانەکانی سەرۆکی پاسەوانەکانی وەزیری دەرەوە پارێزگاری تەورێز ئیمامی جمعای تەورێز ئەوە ئەمانە هەموو یاریدەدەری لەگەڵا بووە باشە ئەچینە سەر سلایدێکی دیکە کە باس لە توانای هەڵگرتنی هێلیکۆپتەرەکە و درێژیەکەی و بەرزەکەی واتە لە ڕووی فیزیکیەوە شکلی هێلیکۆپتەرەکە کە ئاماژە بدەین پێی چی بووە توانای هەڵگرتن وەک ئاماژەمان پێکرد 2319 کیلۆگرامە توانێ هەڵبگرێت چونکە ئەم هێلیکۆپتەرە تەنیا هەر بۆ مەبەستی گواستنەوەی سڤیل بەکار نەهاتووە بەڵکو هەندێک جار بۆ گواستنەوەی کەلوپەلی سەربازی بەکار هاتووە هەندێک جاریش بۆ کاری فریاگوزاری سوودی لێوەرگیراوە بۆیە ئەبێت هەڵگری توانای کێشێکی قورس و باشی هەبێت درێژەکەی 17 مەتر بووە و بەرزەکەیشی لە نێوان 4 نزیکەی 5
4.5 و 57 مترە بێت ئەمە شکلی باڵێن شێوازی فیزیکی ئەم فڕۆکەیە بووە. ئیتر بابزانی چه سلایدێکی دیکەمان هەیە کە زانیاری ترمان بداتێ لەسەرەوە بڵێ بابینە سەرەوەی کە ئاماژەم پێکرد ئەو فڕۆکەیە لەکوێ دیکە کەوتۆتە خوارەوە بە تەنیا بەس لە ئێران ئەم حاڵەتە ڕووی نەداوە بەڵکو لە وڵاتانی دیکەش ئەم حاڵەتە ڕووی داوە. بۆ نمونە لە هەر لە خودی ئەمریکا کە بەرهەمهێنەری ئەم جۆرە فڕۆکەیە لە ئەمریکا لە پەنسیلڤانیا ئەم جۆرە فڕۆکەیە لە بەرواری 4/4/1991 کەوتۆتە خوارەوە 7 کەس لەو ڕووداوە گیانی لەدەستداوە جگەلەوە لە 22/4/1994 هەردیسانەوە لە ئەمریکا و لە وێست ڤەرجینیا 4 کەس لە ئەنجامی ڕووداوێک لەناو ئەم هێلیکۆپتەرە گیانیان لەدەستداوە. لە 9 حوتی 2002 ئەمریکا هەر لە ئەمریکا خۆی کاتەمە 3 جارە هەر لە خودی ئەمریکا ئەو وڵاتە بەرهەمهێنا ئەم هێلیکۆپتەرە ئەکەوێتە خوارەوە لە ئێل سلڤادۆر 7 کەس گیانیان لەدەستداوە. ئەمە ئاماژە بە چی بکەم؟ ئەمە سەیری بەروارەکان بکەن نزیکی 2022 بووینەوە و ئێستا چونە ناو 2023 کەواتە فڕۆکەیە تاوە کە ئێستاش لە وڵاتە پێشکەوتەکانە بەکارهێنرێت هەر ماوەی 6 مانگ ڕابردوو بووە کە 7 کەس گیانیان لەدەستداوە لە سنووری نێوان گینیا و ڤەنزوێلا جگەلەوە لە 95 دوایین جار لەلایەن سەرۆکۆماری ئێران و شاندەکەی بەکارهێنراوە لە سنووری نێوان ئازەربایجان و ئێران کە 9 کەس گیانی لەدەستداوە. ئەمە بە تەواوەتی باسکردن بوو سەبارەت بە ئەو هێلیکۆپتەرە بێگومان زۆر زانیاری ورتر هەیە لەسەر هێلیکۆپتەرەکە بەس من چونکە میوانم لەگەڵە هەر لەگەڵ خودی میوانەکەم گفتوگۆ ئەەکەم و زیاتر زانیاری وەرئەگرین چونکە بوونی ئەم جۆرە هێلیکۆپتەرە لە ئێران و نەبوونی پارچەیە دەگەکە زۆر کێشەی بۆ ئێران دروست کردووە واتە بەو شێوەیە ئەکرێ بڵین کێشەکە هەر لێرەیە کە ئەکرا ئەم هێلیکۆپتەرە چاک بکرێتەوە بۆ خۆیان چەند جارە ئاماژەیان بەوە داوە کە ئەم جۆرە هێلیکۆپتەرە بۆ شێوەیە ئەگەر هاتوو ئەم هێلیکۆپتەرە لە هەر شوێنێک تووشی کێشە ببێت کێشێکی تەکنیکی توش ببێت لە هەمان کاتە ئۆتۆماتیکیان تووشی کێشەی دیکە ئەبێت واتە ئەمەندە کۆنا بە یەک کێشەی بچوو کێشەکانی تریشی بۆ زیادە بێت واوەش لار نەکەین دوو فڕۆکەکەی دیکە دوو هێلیکۆپتەرەکەی دیکە بە سەلامەتی گەیشتون و دایمە پەیوەندیش لە نێوان هێلیکۆپتەرەکانە بە بەردەوام هەیە ئەوە بوو کە لە دوای کاتژمێر یەکەوە پەیوەندیان لەگەڵ یەکتری بچراوە پەیوەندیان نەماوە لە دوای کاتژمێر 4ەوە بوو کە ئیدی بە شێوەیەکی فەرمی ئاماژە بەوە کرا کە ڕاگەنرا کە سەرۆکۆمار لەناو ئەو فڕۆکەیە بۆ فڕۆکەی تێکشکاوە. کاکاروخ بینیتان باسی فڕۆکەکەمان کرد ئەم هێلیکۆپتەرە چ جۆرە هێلیکۆپتەرێکە دەمەوێت سەبارەت بە ئەو دەسەڵاتەی کە سەرۆکی کۆمار هەیەی وتمان ئاماژەی پێەکەین کە گەڕامەوە بۆ لای جەنابێت و کڕینی فڕۆکەکان چەند جارێ لەگەڵ ئەمریکا بۆ خۆتان نەزانێت تر ئێران لەگەڵ ئەمریکا هیچ پەیوەندیەکی سیاسیان نەماوە نە ئەمان باڵوێزخانەیان هەیە و سەفارەتیان هەیە نە ئەوانیش بە هەمان شێوە بەڵام لەو سەردەمە تاوەکو ئێستا هەرچێک هەبوو هی ساڵی پێش هەفتاکان بووە. ئەمە تا چەند کاریگەری خستە سەر ئێران بۆ ئەوەی کە ئەو جۆرە فڕۆکانە بەکار بێنێت و ئێستاش دیسان و ئەمریکا بەوە تۆمەتبارە کات کە تۆ هێشتا دەست هەیە لە کەوتنە خوارەوەی ئەم فڕۆکەگەر تۆ بدهێشتا ئێمە پارچەیە دەگمان پێبگادیان فڕۆکەی نوێ بەکاربێن گەمارۆ نەخرێتە سەرمان ئەم حاڵەتەمان بەسەرنات ئەمە پەیوەندەکانی ئەمریکا و ئێران بەرەو کۆوە ئەبات. ڕاستە خۆت ئاماژەت پێکرد خاتون پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران بەتایبەت لە دوای شۆڕشی گەلانی ئێران کە ڕوویدا لە 1970 پەیوەندیەکان بەرەو پچڕان چوون و ئەمریکا ئابلوقەی ئابووری قورسی خستە سەر ئێران و ئەم فڕۆکانە سەردەمی شان یعنی بۆیە بزەریفیش لەم تویتەیە کە خۆت ئاماژت پێکرد باس لەوە دەکات کە ئەگەر ئابلوقەمان لەسەر نەبووە دەمانتوانی فڕۆکەی نوێتر بکڕین و ئەو کاتە ئەم ڕووداوەڕووی نەدەدا بە شێوشی ڕاستە خۆ ئەمریکا تاوانبار دەکەن کە ئابلوقەیەکی قورسی ئابووری خستۆتە سەر ئێران دەبێ ئەمە لە بیرمان بێ کە ئەم ئابلوقەی لە سەردەمی دۆناڵد ترامپ کە بە سیاسەتی ماکسیمم پرێژەر یان ئەو پێڵێن استراتیژێتی ئەو پەڕی فشار کە خراوەتە سەر ئێران لە چوارچێوەی ئەوەی کە ئەمریکا و ئێران لەگەڵ کۆمەڵی وڵاتی کۆمەلگای نێودەوڵەتی ڕێکەوتنێکی ئەتۆمیان هەبوو 5-1 بەڵام ترامپ هاتە دەرەوە دوای هاتنە دەروی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی یاخود ڕێکەوتنامەی ناوەشی ئێران
سیاستی ئەو پەڕی فشار یان استراتیژەتی ئەو پەڕی فشاری بەرامبەر ئێران جێبەجێ کرد ئێران چۆ قۆناغێک کە بەڕاستی هەم لە ڕووی ئابووری زۆر بە قۆناغی قورسدا تێدەپەڕێ هەم دراوەکەی زۆر دابەزی و هەم ناتوانێت خۆت ئاماژە پێ کرد مامەڵەی ئابووری بکە بۆ نمونە فڕۆکە بکڕێ بۆ ئەوەی بتوانێت ئەو کەسایەتیە گرنگانەی ئێران بگوازێتەوە لە شوێنێک و بە شوێنیشتی بە سەلامەتی وێ بەکارهێنانی ئەم فڕۆکانە یەکێک لە فاکتەرە سەرنجەکانی ئەوەیە کە ئێران لەژێر ئابڵوقەیەکی ئابووری قورسدا دەناڵێنێ ئەنی ئەمە وای کردووەکەوە فڕۆکەی زۆر کۆن بەکاربهێنێ و پێم وایە ئەمەش وا دەکات کە ئەم ڕووداوانە ڕوو بدەن چونکە بەڕاستی کەسایەتی یەکەم و دووەم سێم لە هەر وڵاتێک پێویستە ئەوەی ئەمریکا پێ دەڵێن سیفتی ئیز فێرست یان ئەمن و ئەمان حتا بۆ هەموو هاوڵاتیشی ئاسایش دەبێ سەلامەتی لە بەرچاو بگیرێ یەکەم جار اینجا شتەکانی تر بەڵام کاتێک کە فڕۆکەیەکی ساڵی هەفتەکان بەکاردێنێ سەرۆکۆماری ئێران ڕاستی ئەمە خۆی لە خۆیدا پرسیار هەڵدەگرێت دیارە ئێران هەم ئابڵوقەیەکی قورسی ئابووری لەسرە و هەمیش توانای مامەڵەکردنی نییە چونکە دەرگاکانی لەسەر داخراون لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی خۆمەرج نییە هەر فڕۆکە لە ئەمریکا بکرێت دەکرێت لە وڵاتانی هاوپەیمانی خۆشی بکڕێ بەڵام بەهۆی ئەم ئابڵوقە قورسانێکەوە ئەمریکا خستوێتی سەری بەتایبەت لە سەردەمی ترامپ کە استراتیژێتی ئەو پەڕی فشاری بەرامبەر بەکارهات بەڵام هەتا لە سەردەمی بایدنیش کە دیموکراتەکانن ئەم سیاست و ئەم استراتیژێتی ئەو پەڕی فشار و ئەم ئابڵوقە قورسانە لەسەر ئێرانە بەردەوام بوو بۆیە پێم وایە زەریف بەم شێوەیە بە شێوەیەکی ناڕاستەخۆ دەڵێ ئەمریکا هۆکارە بۆ ئەوەی کەەوە ئەمە ڕووی داوە چونکە نەیهێشتووە کە ئێمە بە شێوەیەکی ئازاد لەگەڵ وڵاتانی دەرەوە مامەڵە بکەین و فڕۆکەی نوێ بکڕین بەڵێ بێگومان خۆمە یەکەم جاریش نییە کە فڕۆکەی سەرۆکۆماری ئێران تووشی کێشە ببێت لە ماوەی 40 ساڵی ڕابردوو سێ جاری دیکە تووشی کێشە بووە ئەو فڕۆکانەی کە سەرۆکۆمارەکانی ئێران تیا بوونە بەڵام ئەم جارەیان سەرۆکۆمار تیا گیانی لەدەستدا دووجارەکەی تر سەرۆکۆمارەکان بە سەلامەت گیانیان ڕزگار بوو و هاتوونەتە دەرەوە ئەمێ بڵێم سەبارەت بە ئابڵوقانەی کە ئاماژەمان پێکرد تەنانەت بەسیترین شت کە هەر وڵاتێکی جیهان کە پێشکەوتوو بێت ئەبێ ئەو حاڵەتە بتوانێت کۆنتترۆلی بکات ئەویش بوونی مانگی دەستکردە ئێستا کە لە سەرەتای هەوڵەکان و ئاماژەم پێکرد ئێران تەنانەت نەیتوانیوە لە ڕێمانگی دەستکردەوە شوێنی کەوتنە خوارەوەکە دەستنیشان کات و داوای لە یەکێتی ئەوروپا کرد یەکێتی ئەوروپاش وەڵامی دایەوە و چۆنەڵێت بوو بە هاوکاری ئەمە چی ئەگەێنێت لە نێوان کاریگەری ئەم ڕووداوە کە ڕوویداوە لە حاڵەتێکی ئاوا نەخوازراوە یەکێتی ئەوروپا وەڵامی ئێران ئەداتەوە بە بەڵێ و یارمەتی دەریەبێت بەڵێ دیارە قاعدەیەک هەیە پێ دەڵێن لكل قاعدة شواذ یعنی ڕاستە پەیوەندی نێوان ئێران لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی و یەکێتی ئەوروپا بەتایبەتی پەیوەندیشی ئاسایی نییە یاخود بەڵام لە حاڵەتی ڕووداوی ئەوها نەخوازراو و کاتێک کە وڵاتێک تووشی کۆمەڵێک بڵێن ئالنگاری دەبێتەوە یان تحدیات و دۆخێکی ئالۆز دەبێتەوە وەکو ئەوەی کە ڕوویدا لە دوێنێ شەو لە ئێران ئەمە هەندێک بڵێن ئەمە حاڵەتێکی شازە یعنی ئەمە مامەڵەکردنی وڵاتان بە یار و نەیارەوە لەگەڵ ئێران هاوسۆزن هەموو وڵاتان خۆتان دەزانن هاوسۆزیان دەربڕیوە و ئەمەدەی هاوکاریان دەربڕیوە بەڵام بەڕاستی خۆی ئەمە 18 سعات گەڕان لە دوای فڕۆکەی سەرۆک کۆماری ئێران ئەمە خۆی لە خۆیدا مانای ئەگەر بشێ بڵێن مانای لاوازی تەکنۆلۆژیا ئێران دەگەێنێ ئەمە لەلایەک چیتر ڕەنگە بارودۆخی کەشوها زۆر سەخت بوو بێ بۆیە ئێران ناچار بۆ داوا لە یەکێتی ئەوروپا بکە بۆی هاوکار بکرێەوە هەتا تورکیاش بڵێن کۆپتەرێکی ئەوەی کە بە شەو دەتوانێت بڵێن ئەو درۆنێک کە بە ناوی ئەکەنجیە بەڵێ لە کەش و هەوایەکی زۆر سەختی ئەتوانێت بیدۆزێتەوە ئەمە کەواتە هاوکاری وڵاتانیش دەرئەخات بۆ ئێران چونکە ئێستا لوبنان 3 ڕۆژ ماتەمینی ڕاگەاندووە تورکیا ئامادەی ئەوەی هەبوو کە تیمی فریاگوزاری بنێرێت و هەر بەو درۆنش هاوکاریان بوو عێراقیش بە هەمان شێوە ئەمە نیشاندەری ئەوەیە کە ئێران ئەتوانێت لە دۆخێکی نەخوازرا و پشت بە وڵاتانی دراوسێ ببەستێت ئەوەندە توانای ئەوەی ماوە چونکە بۆ خۆتان زانن فترێک پەراوێز خرا ئێران بەهۆی ئەو هەڵسو کەوتانەی کە کردی لە ناوچەکە ئێستا لە حاڵەتێکی ئاوها دەرگای وڵاتانی دیسانەوە بۆ کراوەمە چی نیشاندەری چییە؟ خۆی پێم وایە ئێران لەم ماوەی ڕابردوو لە چەند مانجی ڕابردوو لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەو بوونکەوە گرژجیەکان نەگاتە ئاستی تەقینەوە و هەوڵیان داوەکەوە تا ڕادەیەک بە شێوەیە ئەوەی کە پێی دەڵێن دانوستانی ناڕاستە و خۆ هەتا لە هەفتەی ڕابردوو لە سەڵتەنەی عومان دانیشتنیان کردووە ئێران و ئەمریکا بۆی کەوا دۆخەکە بەم شێوەیە بە ئارامی بڕوە بەو مانایکەوە ئێران هەوڵی داوە بە شێوەیەک لە شێوەکان ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ
پەیوەندی دیبلۆماسیەکانی ئەگەر چی لەژێر ئابروقێکی ئابووری قورسە و گۆشەگیر کراوە خۆت ئاماژت پێکرد لەبەر هەندێک بڵێن هەندێک ئەوەی کە پێی دەڵێ هەڵسوکەوتی ئێران کە بە دڵی کۆمەلگای نێودەوڵەتی نەبووە بەتایبەت لە پشتگیریکردنی هەندێک لە میلیشیا کە لە ناو گروپی تیرۆر و لیستی تۆرۆری ئەمریکادان لە عێراق لە سووریا لە لوبنان لە یێمەن بۆیە ئێران تا ڕادێک گۆشەگیر کرابوو بەڵام وەکو باسم کرد هەندێک حاڵەت دێتە پێشەوە و ئێرانیش بەڕاستی ینی پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ زۆربەی وڵاتان بە شێوەیەکی بنەبڕ نەیپچڕاندووە ڕاستە ئابلوقەی ئابووری لەسەرە و وڵاتان تا ڕادێک گۆشەگیریان کردووە لەبەر هەندێک بارودۆخ بەڵام لە حاڵەتی وایە کە حاڵەتێکی زۆر دەگمەنە ئەمە یعنی ئەمە ئەم حاڵەتانە وا ئاسان ڕوونادا لەسەر هیچ وڵاتێک بەڵام بەهۆی ئەوەی کەەوە حاڵەتێکی نەخوازراوە و کۆمەلگای نێودەوڵەتی هاوسۆزە لەگەڵ ئێران و هەموو دراوسەکان خۆت باسی عراقت کرد باسی تورکیات کرد ئێمە لە هەرێمی کوردستان جنابی سەرۆکی هەرێم جنابی سەرۆکی حکوومەت بڵین تازیێنامەیان نردووە و هاوخەمی خۆیان دەربڕیوە چونکە بەڕاستی کارەساتەکە گەورەیە ینی کەسایەتی دووەم و سێم لە ئێرانە کە سەرۆک کۆمار و لە دوای ڕێبەری باڵای کۆمەری ئیسلامی ئێران سەرۆک کۆمار کەسایەتی دووەمە و پێم وایە وەزیری دەرەوەش کەسایەتی سێمە ینی کاریگەریان زۆر زۆرە بۆیە بە شێوەیەکی گشتی ڕووداوێکی زۆر گەورەیە لەسەر ئاستی ناوخۆی ئێران و لەسەر ئاستی ناوچەکەش و پێم وایە کە ینی پێویستە بڵین بە شێوەیە خوێندنەوەی بۆ بکرێت کە واقعەکە هەڵی دەگرێت و ئایا ئەم ڕووداوە ینی کاریگەریەکانی چ بووە بەڵام دەبێت پێش ئەحداسیش نەکەوین دەبێت چاوەڕێی دەرەنجامی لێکۆڵنەوەکان بین کە بزانین چۆن بووە و بەڕاستی ئەمە وا بە ئاسانی پێم وانیە تێپەڕێت باش ئامانج لەم پەراوێزخستنەی ئێران زیاتر گەمارەخستنی ئابووریە لەسەر ئێران ئەو لە دوای ئەم ڕووداوەش هەر دوێنێ بوو تاوەکو ئەمڕۆ تمەنی ئێرانی بە بەهای لە ١٨ خۆی لەدەستە ینی لەلایەکەوە سەرۆک کۆماری لەلایەکەوە وەزیری دەرەوەی لەلایەکەوە ئابوووریەکەی کاتە دۆخی ئێران بەرەو قورسی ڕوات بەڵێ بێگومان ئێران ئێستا لە دۆخێکی قورسدایە ینی خۆی لە دەستدانی سەرۆک کۆمار و کۆمەڵی کەسایەتی دیبلۆمات و کەسایەتی گەورە وا دەکا ئێران ڕوبەڕووی قورسیەکی زۆر بۆتەوە و بەڵام وەکو پێشتریش ئاماژەم پێدا بوونی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران علی خامنایی و دڵنیاییدان بە خەڵکیان ینی توانای هەستانەوەی هەیە بەڵێ توانای هەڵسانەوەی هەیە و دەستوری ئێرانیش حسابی بۆ ئەم حاڵەتانە کردووە و پێم وایە ینی هەوڵ دەدرێت لە ماوەی ئەم 50 ڕۆژەی داهاتوو میکانیزمێکی ینی شێوازێکی نوێ سەرۆک کۆمارێکی نوێ هەڵبژێردرێەوە ئەمەش بۆ ئێران ڕاست ئێستا دۆخەکە قورسە بەڵام پێم وایە تی دەپەڕێنێ باشە ئەوە یەکەم جارە لە مێژووی ئێرانە هەر سێ دەسەڵاتەکە لە لای محافزکارەکان بێت پێت وایە ئەمە کاریگەریە بێت لەسەرەوەی کە سەرۆک کۆمارێکی دیکە هەڵبژێرنەوە هەر لە محافزکارەکان بێت و لە ئیسلاح تەڵەبەکان نەبێت پێم وایە محافزکارەکان توانیویان هەموو جومگەکانی ئێران هەر سێ دەسەڵاتەکەەوە خۆت ئاماژت پێکرد کۆنتترۆل بکەن و ئێستا هەژمونیان لەسەر ئێران زۆر زۆر زیاتر لە جاران و پێم وانییە ئەوانی کە ئیسلاح تەڵەبیەکان بتوانن لەم قۆناغەیە بەتایبەت بتوانن کە ئەگەر هەڵبژاردنێکی پێشوەختەکە لە ماوەی 50 ڕۆژە دەبێ بکرێ بتوانن کە ئەوان بگەنە کورسی بۆ نمونە سەرۆک کۆمار ینی ئەمە هەر لە دەستی محافزکارەکان دەمێنێتەوە و ئەو کەسەش کە تەبریکی ئایەتوڵای عوزما علی خامنایی هەبێ و ئەو دەبێتە سەرۆک کۆمار ینی هەر ئاماژەکان دیارن ینی لە سەرەتای کرانەوەی دەرگای کاندید بوون بۆ پۆستی سەرۆک کۆمار پێم وایە دیار دەکەوێت کە ئایا گڵۆپی سەوزی علی خامنایی بۆ چ کەسایەتێک پێ دەکرێت ینی پێشبینەکان هەر وەکو هەر چۆن هەبوو بۆ سەرۆک کۆمار کە لە محافزکارەکان بێت جێگرەوەی ئایەتوڵا خامنەی بێت بە هەمان شێوە پێشبینەکان هەر ئەو جۆرەن کە لە محافزکارەکان بێت بڵێ پێم وایە سەرۆک کۆماری داهاتوو لە محافزکارەکان دەبێ و دەبێ مبارەکەی علی خامنایی هەبێ و ئەو کەسایەتیەک دیاری دەکات لەم کەسایەتیانی کە نزیکن لە خۆی دەبێ ئەوشمان لەبیر نەچێت کە ئیبراهیم ڕئیسی هەندێک ئاماژە هەبوو کە وەکو جێگرەوە بۆ علی خامنایی هەندێک جار باسی دەکرا منش هەر مەبەستم ئەوەیە وەکو ئەو ئاماژەی کە هەبوو کە وەکو جێگرەوەیەک بۆ ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران هەبێت پێتان وایە هەر دیسانەوە جێگرەوەکەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران هەر لە ناو محافزکارەکان بێت
بەدڵنیاییەوە یان جێگرەوەی علی خامنەی هەر لە ناو حەفزکارەکان دەبێ بەڵام مەرج نییە ئەوەی لە داهاتوو لە هەڵبژاردننی داهاتوی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران براوە دەبێ و دەبێتە سەر کۆماری داهاتوی کۆماری ئیسلامی ئێران ئەمە ببێتە جێگرەوەش یعنی مەزنێ چانسی ئیبراهیم ڕئیسی چۆن ئەو پێشتر ئەو چانسە لە بەردەمی بوو یان هەندێک کەسایەتیەکەی بەهێز بووە و توانیوێتی ئەم متمانەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران بەدەست بێنێ کە لە دوای غیابی ڕێبەر کە بەڵام وا دەرنەچوو خۆی مەرجی پێش مەرجی ڕێبەری ئیسلامی کەوت بەڵام پێم وایە ینی کاریگەری کەسایەتی سەر و کۆمار بەڵێ کاریگەریی زۆر و گەورە دەبێ لە حاڵەتێک کە بەڵام ئێستا بەهۆی بوونی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانەوە پێم وایە ئەم قۆناغا تێدەپەڕێنرێت. زۆر باشە کاروخ ئەمە دەرفەتە جەنابەت کە سەرۆکی ئینستیتوی توێژینەوەی ئەمریکی کوردیت لێرەی پرسیارێکیش لەبارەی ئەمریکاوە لەسەر ئەم دۆخە لە جەنابەت بکەم هەر لەگەڵ ئەم ڕووداوە ڕوویدا جۆ بایدن پشوکەی کۆتایی پێهێنا و هاتەوە کۆشکی سپی ئەمە واتای چیە گەیەنێت؟ ئەمە واتای ئەوەیەکەوە ئەمریکا بەگرنگجیەوە لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڕوانێ و بەگرنگجیەوە لە ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران دەڕوانێت چونکە ئەمریکا نایەوێ کە 6 مانجی لە بەردەماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ناوێت دۆخی ناوچەکە ئالۆز بێ ئەمریکا ناوێتەوە گرژەکانی ئەم ناوچەیە بەرەو تەقینەوە بچن و ئەمریکا دەزانێت کە ڕۆڵی ئێرانیش لەم ناوچەیە ڕۆڵێکی کاریگەرە ینی بۆیە ناوێت دۆخەکە ئالۆز بێ چونکە ئەمریکاش لە بەردەم هەڵبژاردندا لە 5 2024 هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە ئەمریکا ئەنجام دەدرێت و بۆیە بە گرنگجیەوە جۆ بایدن دەڕوانێتە ئەم بارودۆخێک ئێستا لە ئێران هاتوتە ئاراوە دەوێت بەڕاستی چاوەڕوانی ئەوە دەکات کە بتوانێت کەسایەتیەک شوێنگرەوەی ئیبراهیم ڕئیسی بێ کە کەسایەتیەک بێ بەلایانی کەم ڕۆڵی ئیبراهیم ڕئیسی بجێڕێ و دۆخەکە بەرەو ئالۆزی زیاتر نەبات. بەڵێ بەڕێز کارۆ خۆشناو سەرۆکی ئەنستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکانمان بووی سپاسی جەناب دەکەین بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ بەڕێزیشتان خاتم.